خۆشەویستانی کورسات نیوسڵ لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەی هەرچەندە ئەنجومەنی نوێنەرانی عراق 6 مانگی تر تەمەنی کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکانی عراقی درێژ کردوتەوە و لە وەڵامی تانەشدا کورسی پێکاتەکان تا ڕادەیەک 5 کورسی دابەشکراوە بەسەر بازنەکانی هەرێمی کوردستان و کۆمیسیۆ دەرگای ئەوەشی کردوتەوە کە کەسێک پەنجەمۆرەکەی نایخوێنێتەوە گرفتی هەیە ئەتوانێت سەردانی کۆمیسیۆ بکات مدەیەکیان بۆ ئەوش دیاری کردو ئەمانە و گرفتانە بوون کە لە پێشتریان بە دیاریکراوی پارتی دموکراتی کوردستان لەسەر ئەمانە ئەیوت کە من ناسمە هەڵبژاردنەوە و باسییان لەوە ئەکرد کە ئەمە وڵاتێکی ئیقلیمی کە مەبەستیان ئێران بوو دیزاینی بۆ لایەنێکی سیاسی کردووە کە یەکێتیە. ئەمڕۆ لە بەیاننامەیەکدا پارتی دموکراتی کوردستان باز لەوەکە کە سەردانەکانیان بۆ ئێران ئاکامی هەبوو کەواتە ئێستا باسی دیزاین نەماوە. لەلایەکی تر باس لەوە ئەکەن هێشتا ئامادەنین بۆ هەڵبژاردن و هەڵبژاردنێکی گەلپەسەندیانێت. هەڵبژاردننی گەلپەسەند چییە؟ و دۆخی هەرێمی کوردستان بەم حاڵ و گوزەرانەوە لە هەڵبژاردنەوە بۆ فەراغی سیاسی و یاسایی هەڵبەت فەراغی یاسایی ڕوونیان ڕاستتر بڵێن بۆ پرسی موچە و ئەو ململانێ و تەڵەتەڵێنەیەی کە لە نێوان وەزارەتی داراییەرێم و بەغدا کرێت بەرەو کوێ هەنگاو دەنێت. میوانی ئەم شەوی پانۆراما بە سوپاسێکی زۆرەوە بە ڕێز چۆمان محەممەد لە پسرای ژووری یاسای بزوتنەوەی گۆڕان کاچۆمان بخێن. زۆر سپاس بۆ بەڕێز بۆ دەرفەتە گفتوگویەکی گەنجانە و ڕاشکاوانە بێگومان و بەرژەوەندێ باڵاکانی هەرێمی کوردستان هەمیشە لەگەڵ جەناب تا ئەومان کرد ببوورە ئێمە سوپاس بۆم دەرفەتە و کورسات وەکەوەی ترێت ماڵی هەمووانە ئێمە بە خۆشحاڵی و بەردەوام لەم بڵندگۆیەوە ڕاشکاوانە و ڕازگۆیانەوەی کە پێویست بێ بۆ خەمی میلەت و بۆ ئەم لە پێناو خاک و خەڵک خاک و خەڵکدا ئەمە قسەی خۆمانمان کردو دید و تێڕوانەکانمان خۆتە ڕوو بۆیە ئینشاءڵڵا هەر ئەم گفتوگوانە شەر بەم چەشنایە بێت. ئینشاءڵڵا پشتیوان بەخوای گەورە هەڵبژاردننی گەلپەسەند چییە کات چۆمان؟ لە ڕاستیە ئێمە جملەیەکی سادەیە بەڵام ڕەهەندی هەیە بێگومان ڕەهەندی هەیە ئەگەر لە ڕوانگەی مەفاهیمە سیاسی و دەستوری و یاسایەکان و سەیری ئینتیخاباتێکی کە گەلپەسەندیکە زۆر مەدلولی هەیە بەڵام ئەوەی کە لە بەیاننامەی پارتیا تووە ئایا ئەو هەڵبژاردنەی کە باسێکە گەلپەسەندیکە ئایا مەبەستی حیزب پەسەندە یان گەلپەسەندە ینی ئەوەی کە باس ئەکرێت بەرژەوەندێ باڵەکانی ئەم میلەتە لە بەرچاو بگرێ ئایا مەبەستی بەرژەوەندێ باڵەکانی حیزبەیان میلەتە ینی ئەم بابەتە پێم وایە دوشتی زۆر جیاوازە ئەگەر ئێمە لە گۆشەنیگای حیزبەوە بڕوانینە بەرژەوەندێ باڵەکانی ئەم میلەتە لە بەرژەوەندێ باڵەکانی حیزبەوە بڕوانینە بەرژەوەندی گەلپەسەند و هەڵبژاردننی گەلپەسەند پێم وایە ناگەین بە مەنزڵ ینی چکە تا ئێستا و تێڕوانینانە هەیە کە لە ڕوانگە حیزبیەکەەوە ئەمانەوێ ئەم تێڕوانینە تەعمیم بکەین بۆ مەوزوعی قەومی مەوزوعی نەتەوەی تا ئێساش زاڵە بەم بەیاننامەیەشەوە کە ئەمە ئەگەر گەلپەسەند ڕوونە دەبێت شەفاف بێت و بێگومان جارێک ئەولەوێتی هەڵبژاردننی گەلپەسەند ئەوەیە 4 ساڵ جارێ انتخابات کرێ کە انتخاباتەکەی 4 ساڵ جارێکرا مە یعنی احترامی گەلەکەت کردووە احترامی میلەتی گرتووە تۆ مافی سیاسی خەڵک زەود ناکەی ئەمە ئەولەوێتی دەواازەی هەڵبژاردننی گەلپەسەندە کە ئەمە پێشێل کراوە پێوەری دووەم بۆ هەڵبژاردنێک کە گەلپەسەندیکاوەیە کە دەستەیەکی ئەمین ئیشرافی بکە کە لایەنە سیاسەکان و خەڵک لێ ڕازی بن خاڵی سێمەوەیە کە میکانیزم و ئەو یاسایی کە انتخاباتی پێکرێت تا ڕادەیەک دادپەروەری تیابێت شەفافێتی تیابێت ئەوەی تیابێت و خاڵی چوارەمیشەوەیە لانی کەمی ڕێگری لە تەزویر و ساختەکاری بکرێت ئەمە تقریبا مەفهومێکە بۆ هەڵبژاردنێکە هەم گەل پەسەندی بکات هەم قانون پەسەندی بکە هەم معیارە نێودەوڵەتیەکان پەسەندیکە بەڵام تۆیە کە باوەڕت بە کۆمیسیۆنەکە نەبوو لە ڕابردووە متمانت پێی نەبوو و توتە ئەوەیە باوەڕت بە یاساکە نەبوو و توتە و قەرارەی مەحکەمەی اتحادی گرفتی هەیە و ئاوایەت باوەڕت بە ڕێکارەکان نەبوو و چویتانت لێداوە باوەڕ چی مایەوە ینی ئیتر ئەمە ناوەنەی هەڵبژاردننی ینی کوامەیە گەگەلپەسەندی بکات بۆیە مەفاهیمەکان بەداخەوە تا ئەم ساتە تێڕوانینەکان تێڕوانینی حیزبیە بۆ خودی هەڵبژاردننیش ینی ئەگەر بە ئاوردانەوە بۆ 30 ساڵی ڕابردوو لە 92 کە انتخابات کراوە
بەڕاستی هیچ هەڵبژاردننی گەل نەبووە تا گەل پەسەندی بکە ینی بە ئەمانەتەوە پێتەڵم لە 92 تا ئێستا بۆ چکە هیچ هەڵبژاردنێک لە تەواقیت و میعادی خۆیان نەکراوە بەخواستی گەل ئەنجام بدرێ ئەمە وای کردووە کە هەڵبژاردن مافی سیاسی خەڵک نەبێ هەڵبژاردن کاڵایەک بێ بەدەست حیزبەوە ینی هەم پارتی هەم یەکێتیش لە ڕابردووە ینی ئەم ئامڕازە هەبووە ینی ئەمە واقعەکە ئێمە خۆمانی لێ بوێر ناکەین زۆر جاری شتت مەسەلەی تەزویر و ئەمانە لە بەرژەوەندی بۆ بەشێکێک بۆ بێگومان ئەوە بەشێکی زۆر هەمیشە لە ئینتخاباتەکانی ڕابردووە هەر کە باسی ئینتخابات کراوتوانە دەستی لێمێن بەخوا تەزویر و ساختەکاری بەشێکە لە عملی ئینتخابیەکە بەشێکی دانەبراوە بەڵام ینی گرفتەکە لە چیە کاکزانەی بەڕێز ینی ئێمە دوای ئەو هەموو ململانیانە دوای ئەوەی کە مەرسومی چوارەم دەرچوو لەلایەن بەڕێز سەرۆکی هەرێمەوە دوای ئەوەی کە کۆمیسیۆنەکەی عێراق جارێ بەر لەوێ 6 مانگی بۆ درێژکرێتەوە هەموو تەحزیرەتەکانی کرد نیزامی دەرکرد ڕێکارەکانی پێڕەو کرد وادەی دانا حیزب قائیمەی تەقدیم کرد لیستەکان بەرەو پەسەندکردن ڕۆی وادەی دانا بۆ حەملە ئەسڵەن ژمارەی یا بە لیستەکان ئەم هەموو ڕێکارانە کراوە بەرەو ئەوە ڕۆی مەسروفێکی گەورە کرێ بۆ ڕاکێشانی کارتی دەنگان و ئەوە بەر لەوە بینیمان داوایەک لەلایەن بەڕێز سەرۆکی حکوومەتەوە تۆمار کرا لەکوێ لە محکمەی اتحادی ئەم داوای لەکوێ کراوە لە محکمەی اتحادی محکمەی اتحادی کوێیە ئەو محکمەی کە لە ڕابردووە ئەیان و محکمەی سەورەیە ئەیان و محکمەی نادەستوریە نەوەڵا خراپتر لەوەش ئەیان و ئەنجومەنی سیاسیە من کێشەم نییە دەستیان خۆش بێت پەنا بنە بەر محکمەی اتحادی دەستیان خۆش بێ وەکو ئەوەی کە پەنایان بردوتە بەر ڕێکارێکی قانونی ئەوە زۆر باشە دەستخۆشییان لەکەین بەڵام ئیتر ئەمە با بەس بێت خەڵک بە خاین و خۆفرۆش لە قەڵم بن پەناباتە بەر محکمەی اتحادی کاک چۆمان لە بەیاننامەکەی پێشوو کە ڕەتی کردەوە پارتی دموکراتی کوردستان بەشداری هەڵبژاردننی دەی شەش بکات بۆ ئەو بەیاننامەی ئەو دوو بەیاننامەیە دەرچووە چی گۆڕا تا ئێستا ئەوەی کە سەرنجی هەردوو بەیاننامەکە بی تەسەورەکەم هیچ نەگۆڕاوەرەوەیە کە ئەوان دەڵێن چاوەڕێکین دەرئەنجامەکان بزانین چۆنیەکەوێتەوە گفتوگۆ لەگەڵ لایەنەکان ناکەین ینی ئەمە تا ئێستا تقریبان ڕوئیاکان ساخ نەبووتەوە لەوەی کە پارتی ئەچێتە ژێرباری ئەوەی کە ئەگەر لە مانگی نۆیە ئەگەر لە مانگی دێ ئینتیخاباتەکرێ چکە لە مانگی دەی شەش ناکرێت ئەو بڕایەوە ینی ئەوە تێپەڕی دەی شەش ئینتیخابات کرێ ئەو بە سەرنجدان لەو دوو بەیاننامەی کە هەیە هەردووکی تا ئێستا بە فەرمی جا نازانین چکە ئەم بابەتە بەشێکێکیەگەوێتەوە سەرەوەی هەندێک کۆبوونەوە گفتوگۆی ژێربەژێ دەکرێت لە نێوان حیزبەکانە بزانین گەشتون بەچی هەندێک کۆبوونەوە گفتوگۆ کرێت لە بینی وڵاتە ئیقلیمەکانە لەگەڵ بەغاەوە بزانین ئەگەن بەچی نازانین ئەجواکە چۆنە بەڵام وەکو دەرئەنجامی ڕسمی وەکو بەیاننامە من بەش بە حاڵی خۆم فەرقێ نابینم چکە هەردووکی ڕەبتی کردووە بە کۆمەڵە جوبلەی مەتاتیەوە و نەچوونە ژێرباری وا دەرەکەوێت ڕێکارەکان بەدڵی ئەوان هەنگاوی بۆ نەنراوە دەرئەنجامەکان ئەوە نەبووە کە خواستی ئەوان بوو بێ کە لە کاتێک ئەگەر ئەو مبەڕێرانی کە لە ڕابردووە هەبوو بەدەست بە ڕێزانی پارتی دیموکراتی کوردستان و کاکزانە هەر لە نمونەی دابشکردنی کارێم بۆ چوار بازنە هەر لە نمونەی 11 کورسیەکەی کە نەمابوو هەر لە نمونەی گوایە 400,000 دەنگدەن لە هەولێر و ئەو مەنتیقایە بەدبەختیەتەوە ینی پێت وابێ هەمووشی خۆتە و هەمووشی لە هەولێر و دۆکایە کە پەنجەمۆری ناخوێنرێتەوە و هەر لەوەی کە کارتی بایۆمەتریەکانیان تاوا نەکراوانە ئەمە کۆمەڵە مبەڕیر بوو بەدەست بە ڕێزانی پارتیەوە بەڵام ئەگەر سەرنج بی دوای ئەو هەوڵانە دوای ئەو فشارانە دوای کۆبوونەوەکانی سەرۆکایەتی هەریام دوای پەنابردن بۆ محکەمەکە دوای ئەو داوای لە هەیئەی قەزایی محکەمەی تەمیزکرا هەندێک گۆڕانکاری ئەگەر جوزئیش بێڕوویاوە ئەو دەرگای ئینتیخاباتەکە نەکرا ینی محکەمەی اتحادیان بەکارێنا بۆ دواخستنی هەڵبژاردن ئەمرێکی ویلایی دەرچوو کارەکانی کۆمیسیۆن پەچیکە و دوو تقریبا دەرگا کرایەوە بۆ خۆپاڵاوتنی ئەوەی کە کاندیدەکان وانی کە بایۆمەتریان ئێستا خۆیان تۆمارکەنەوە سێ مەوزوعی ئەوەی کە کێشەی نەخوێندنەوەی پەنجەمۆری هەیە ئەوە ینی بەشێکی زۆر لە هەمووشی گرنگتر ئەم مەوزوعی کۆتانەیە کە تا ئەم ساتەش کۆتا بووە بە قوربانی ململانی پارتە سیاسیەکان کۆتا قوربانیە ینی کە ئەگەر زۆر ئەم قسەیە بەڕاستی ئەو نەشمان قسە لەسەر کردو لەسەر مەوزوعی کۆتا ینی لەوانەیە خەڵکیی زۆر تااقەتی نەما بێ قسە لەسەر 11 کورسیە بکە کە لە ڕابردووە معادلەی انتخابی گۆڕیوە کاک زانە معادلی کاری پەرلەمانی گۆڕیوە معادلی حکوومەتی گۆڕیوە و کەسیش ناتوانێن کۆڵیلەوە کە هەر ینی ئەمە جالی مناقەشە نییە ئەو 11 کورسیە ئیستیغلال کراوە لە قەیرانی نوێنەرایەتیکردنا بوو لەگەڵەوە بوون من پێم وایە بە یەکێتیشەوە کە داوای لە محکەمەی اتحادی تۆمار کرد بە یەکێتیشەوە من دیفاعی لێ ناکەم یەکێتیش لەگەڵەوانە بوو هەر 11 کورسیەکە نەمێنێت بەڵام لەگەڵ دابشکاریە بووە دابشکاری لەسەر ئاشتی بازنەکان
بۆی بەحساب دادپەروەری هەبێت لە سەراستی مەناتیقەکان بەڵام نوێنەرایەتی ڕاستەقینە بۆ ئەم پێکاتانە بە کۆمەڵی مەرجی هەیە بەڕێی منێکی چانەوەی تۆماری خۆیانە بێ کاندیدی خۆی دەنگ بە نوێنەرەکانی خۆیان بە لیستەکە بە ئەمە تا ڕادێت عەدالەتی تایتر لە ململانێ و ئەو کێشمەی پارتە سیاسیەکان دەرەچێ تۆ مافەیی بە خۆ 11 کورسی بەکاربێنی خەڵکی ژەڵێ منیش مافی خۆمە ئەو حەقم هەبێ بەڵام ئەسڵەکە ئەوەیە ئەمانە نوێنەرایەتی خۆیان کەن کە ئەگەر ئاوەڕ بیتەوە بۆ بەخوا زۆر دووریش ناڕۆین بۆ 15 ساڵی ڕابردووی کاری پەرلەمانیان ئایا ئەم بەڕێزانی کە لە پەرلەمانە بوون جارێ باواز لەوە بینی بە چەنددەم بوون بە پەرلەمانتارەوانش واز لێ بێنە ئەگەر تەقیم واسەنگانێک بۆ کارەکانیان کرێ تا چەند لە خزمەتی پێکاتەکانی خۆیان نبوون قانونیان مەشاریعەکانیان لێبرسینەوەیان یعنی وەڵامەکەی زۆر ڕوونە بە دوای پێویست ناکات زۆر لە سەریشی بڕۆین ڕاستیەک هەیە حاشاڵ نەگرە ئەم 11 کورسیە لە خزمەتی پارتیا بووە ئەمە ئێستا بۆ بە 5 کورسی ئێستا ئەوەی کە هەیە بڕیارێک لەلایەن هەیئەی قەزاییەکەی محکەمەی تەمیزەوە دەرچووە لەو زمانی ئەو 100 کورسیە بۆ بە 5 کورسی ئەمە تقریبا ئەڵێ ئەهوەنە شەڕێنە ئیتر ئەمە ئەنی لەوەی کە 11 کورسیەکەی کە لە پەرلەمان هەرنەما لەوەی کە لە محکەمەی اتحادی نەما و لەوەی کە بهینیە کرد ئەم 5 کورسی هەیە کە تا ڕادێک لە زەمنی 100 کورسیەکە بێ هەندێک حیزبەکان دەڵێن نەبوو لە زەمنی سەکابێ بەڵام ئەوەش واز لێ بێنە بەڵام ئێستا ئەمە هەیە کۆمیسیۆن تا ئێستا قسەیکی نەکردو بۆ ئەم بابەتە چۆنی مامەڵ لەگەڵ ئەماکە و چۆن ئەو ئەکا بەڵام ئەوەش واز لێ بێنە داوایەکی تر هەیە لە محکەمەی اتحادی کاک زانای بەڕێز هێشتا نەبینراوە ئەم داوایە چێ کردوێتی مەسیحیەکان و تورکمانەکان و کلد و ئاشووری کردوێتی ئایا ئەم داوایی کە ئەم بەڕێزانە کردویانە محکەمەی اتحادی هەمان قەرارەکەی داواکی سەرۆکەی حکومەتەیە ئەگەر هەمان قەرار با ئەڵێ وەڕەتێکەکەینەوە و لەبەرەوەی ئەم اختصاسە تانەدان لە نظامی انتخابی نزیکە بەرەساوە کە شارەزای لە ڕووی قانونی ئەگەر سەی حیثیاتی لایحەکانی هەردووکیانکە یەک ناوەڕۆکە چکە تانەیان ناوە لە نظام تانەدان لە نظام عایدی هەیئە قەزاییەکەی محکەمەی تەمیزە عایدی محکەمەی اتحادی نییە و بەڕاستیش محکەمەی اتحادی بەڕێی من نەبوو بچێتە ژێرباری دەرکردنی فەرمان سالاريەک و ڕاوەستانی انتخابات نەبوو ئەوە بکە یعنی لە ڕوا ئەوە بەڵام ئیتر ئێمە وڵاتی ئێمە عێراقە بەیانی هەڵەسی لە خەو پڕێتی لە مفاجعات ینی ئەمە بۆیە باز پێشبینەکانیشمان لەوانەیە پێشبینی دقیقیش نەبێ ئەمە ئەم داوایی کە ئێستا هەیە لەلایەنەوە بەڕێزانەوە تۆمار کراوە ئایا محکەمەی مدەشی بۆ دانراوەکەی لەسەر دانیش بڕیار وایە تر مدەدا بنرێت لە ناو جەدوەلی یومی مرافعاتی محکەمەی اتحادیە ئایا ئەم داوایە چۆنی مامەڵی لەگەڵاکرێ ئایا نابێتە گرفت بۆ قەرارەکەی هەیە قەزایەکە کە 5 کورسی گەڕانەوەتەوە یان بە پێچەوانەوە نەوەڵا ئەوە بۆکو داواکەی سەرۆکی حکومت بەڕێ سەرۆکی حکومت ڕەتێکاتەوە لەمە اختصاصی هەیە قەزایەکەیە هیوادارمەوە گرفت دروست نکات ینی ئینسان هەرە بێ بە نێتباشی و بڕوانێتە دۆخەکە بەڵام ترسی چی تێ مەسەلەن سیناریۆکان چی ئەبن پێت وایە گریمان ئەگەر وتی وەک داواکەی بەڕێ سەرۆکی حکومت ڕەتی کردەوە ئەمە ئەوەیە کە ئەولێوێت و ئەفزەلێت بۆ قەرارەکەی هەیە قەزایەکەی کە 5 کورسیەکەی گەڕانێتەوە ئەگەر نەوەڵاوتی نە بابە ئێمە هەر 11 کورسیەکەمان تومانە پێچەوانەی دەستورە و پێشتر لە قەرارەکەی خۆمانە هەیە ئەی چۆن معالەجی ئەو تەزاروبەکەی لە بینی هەڵوەشانەوەی 11 کورسیەکە و گەڕانەوەی 5 کورسیەکە چۆن معالەجەیە کرێ کۆمیسیۆنە چۆن نتوانێت لە بەرداشی محکەمەی اتحادی و هەیە قەزایەکە چۆن لە کۆمیسیۆن سەر لە شێوا بوو لە بینی دوو قەرارێکە بوو محکەمەی اتحادیە و ئیجراتەکان ڕاگرە هەیە قەزایەکەی و ئیجراتەکان ڕامەگرە ئەنی سەری لە شێواونەیە زانی چی بکە ئەمە شێکێکە لە ئۆپشنەکان ئایا قەرارێکی وانایە بە دووریە بینەمە قەرارە بە ینی لەو دوو بەرداشایە بەرداشی سێمیشەوەیە کە داواکە ببینێتەوە بڵێ ئەمە پێشتر حەسممان کردووە و اختصاسەکان لە هەیە قەزایەکەیە بەڵام هەموو ئەمانە ئەوەی کە ئێستا هەیە کاکزانە بۆ ئەم انتخاباتی کە ئەبێ بکرێت لە هەرێمە ئیسا ڕێیەکیش دروست بووە ئەڵێن هەوڵێکەیە جارێک تر انتخابات لە هەرێمی کوردستانە نەکرێت جارێکی تر ئەم هەرێمە پەرلەمانی نەبێ جارێکی تر حکومەتێکی شەرعی نەبێ ئێمە چێ هۆکارە بۆ ئەمە باشە کاک سۆمان ئەو بەیاننامەی پارتی هەرچەندە ئێمە بۆن منە پارتی خۆی قسەی بکردا بەڵام قەتعیەن ئەوان قسە ناکەن لەسەر و مەوزوعانە کەم خۆیانە دەنە ئەعلام هەرو بەیاننامەکەیە ڕەنگە پەیوەندی بە ناخۆی حزبەکەیانەوە بێ و احترام یەکرێن بەڵام مەسەلەن بۆنی ئەوەی لێ نایە کە ئەوان بەو کۆمەڵە گۆڕانکاریانەی کە ئێستا هەشە رازينين زارج تربينا ناوم والله جاوك خود فرمود بوني أولي المعنى في القلب الشاعر معناه أمانج ومغزاي بشت أو بيانامتشية
ڕاستیە بێ گفتوگۆ لەگەڵ خۆیان ناکرێ مبڕیریان پاساویانەوە بەڵام ئەگەر سەرنجی ئەو چەند ڕستەیە بی کە تایبەتە بە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئێمەکو چاودێرە سەیریکەین باوەکو ڕکابی سیاسی سەیری نەکەین باوەکو قانونیە سەیریکەین یان وەکو ئەوەی کە ئاگاداری ئەم جوڵانەی ئاخری ئەم پارتی و یەکێتی و لایەنەکانی تر بووین وا دەرەکەوێت ظاهریان ڕازی نییە بە دۆخەکە و هەر لە هەوڵایە لە کۆشش هایە بۆی ئەو گۆڕانکارانی کە خۆی ئەوێت لە بۆ انتخاباتە بیکات جا نازانین ئایا لە پشتەوەی بەیانامەکان گفتوگۆی تری کردووە دەواازەیەکی هێشتۆتەوە بۆ قسەکردن ینی بە حتمی ڕەفزی نەکردووە بە حتمی بەڵام بە حتمیش قوبوڵی نەکردومە قوبولکردن نییە بچێتە ژێرباری هەڵبژاردنێک کە پێویستە بۆ هەرێمی کوردستان بچێتە ژێرباری ئەوەی کە ئەمریکا و بەیاننامەی فەرمی حتا نەتەوە یەکگرتوەکان و ئەوەی کە بلاسخان لە مەجلیسی ئەنجومەنی ئاسایش خوێندیەوە کاڵێ ئەکرێت سێ چوارمانێکی تر با زیاتر تاخیر نەبێوانە ینی ئەمە لەوە ناچێت کە ئێمە انتخابات بۆ هەرێمی کوردستان ضرور بێر باسی ڕێکارەکان و شەفافیت و ئەوەی کە بەدڵی خەڵک و قسەیەکە چۆمان کەم چۆتە ئەعلام کەم چۆتە لای خەڵک قسەیەکێ کە لای بەشێکی پارتی ئەو باڵی کە سەرۆکی حکوومەت سەرپەرشتیەکە جێگری سەرۆکی پارتیشە کە نەوێت قەنەعەت بە سەرۆکی هەرێم و لایەنە سیاسیەکان بکەن ئەنجومەنێکی دادوەری لەبەردەم سەرۆکی هەرێما سوێندی یاسایی بخۆن ئەو بەپێی یاسای کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان و بۆ میکانیزمەی کۆن هەڵبژاردنی هەرێمی کوردستان بکرێت پارتی بۆ ڕازی بێ ینی ئێوێ بەس پارتی خۆی بیکایان قەنەعەت بە حیزبەکانی تر حیزبەکانی تریش بۆ بیکەن و ئەنجومەنێکی دادوەری سەرپەرشتی بکات خۆی ئەم بابەتە تازە نییە ڕابردووە پێشەوەی ئەم ئیجراتانە و گەمانەش بە مۆزع بڕوا ئەم بابەتە قسەی لەسەر بەڵێ کەم فۆکەسی خراوەتە سەر بەڵام من پێم وایە پێتوانێت پارتی بۆ ئەوەی ئەو نازانم بە ئامانجیان چیە و چۆن ئەو گەمانە دەست ئەجوڵێنن بەڵام ئەم بەڕێی من ئەم کارتە سوتاوە لە بنەماوە کارتێکە ینی چکە بۆ ئێستا کێ ئیشرافی انتخاباتەکە لە عێراق بە هەرێمیشەوە ئێمە کۆمیسیۆنمان نەماوە کۆمیسیۆنەکەی عێراق ئەمە سابت بۆ لە بەپێی قەراری محکەمەی اتحادی بەپێی ڕێکارەکانی کۆمیسیۆن ئەم انتخاباتی ئەم کۆمیسیۆنی عێراق ئەم 6 مانگە بۆچی بۆ درێژکراوەتەوە بۆ ئەم انتخاباتی هەرێم باشەوە قەراری محکەمەی اتحادی هەیە کۆمیسیۆنەکە بۆ ئەمە درێژکراوەتەوە ڕێکارەکان بەرەو ئەوەیە پەرلەمانیشی نییە بە قانون ئەم انتخاباتی ئیشرافەکە بی بە هەیئەیە چکە مەکرێ قانونێک لە پەرلەمانی کوردستان ئەگەر هەبووە دەرمانەکرد ئەمان و هەیئەیەکی قەزایی کۆمەڵە دادوەرەوە ئەمە ئیشرافی ئەم انتخاباتی داهاتووەکە بەڵام کە ئەمەش نییە پەنانژان بیتە بەر محکەمەی پەرلەمانی عێراق قانونێکیشی بۆ دەرکا گریمان خۆت ئەتەوێت لێرە بە بڕیارێکی حکوومەت و بە سەرۆکایەتی بیکەی من پێم وایە ئاکامی نابێ و پارتە سیاسەکانی وای ئەبینم نەچنە ژێرباریەوە نەیەکێتی و نەلایەنەکانی تر کە من نابم بەس خوێنەوەم بۆ پێدراوە واقعەکان و سیاسەکانە ئەوە بە قورسە بینم بە جۆرێک لەوەشە بینم بۆ ئەوەکو ئەمە ئەگەر ئاور بینەوە بۆ ساڵۆنی یەک پێش ئێستا بەر لەوەی قەرارەکە لە محکەمەی اتحادی دەرچێت بۆ هەڵوەشانەوەی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان هەندێک جوڵە کرا بۆ کاراکردنەوەی کۆمیسیۆنەکەی هەرێم بە ناقانونی هەندێک شت کرا ینی پێم وایە ئەمەش ئەگەر بکری هەر ئاکامەکەی ڕۆکۆنی ڕیسەکان لێ بێتەوە بە خوری چیتر باسەکرێ ئەوەیە کە پارتی دیموکراتی کوردستان ئەوێت ئەو هەڵبژاردنە لەو کاتێشان نەکرێت لەو مدەشان نەکرێت و سێ چوار مانگە بۆ درێژکردنەوەی تەمەنی کۆمیسیۆن بکەوێتە ڕۆژی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ ئەو کارتە بەکاربێنێت بۆ ئەوەی کە هەمەسەلەی ئەو هاوپەیمانی سولاسی کە پێشتر هەبوو ترسێکی زۆری لێ دروست کە لام جەبهەی ئیتاری تەنسیقی ئێستا هەیە بۆی ئەمە بەکاربێنێ و کەمتر فۆکەسیان لەسەر هەرێمی کوردستان بێ هەرێمی کوردستان زیاتر براوە بێ ئەوەی عێراق بۆ پێکەنانی حکوومەت و سەرۆکاتیەکان بەکاربێنێت لەگەڵەوە ئەمەشیان حتا هەندێک لە پارتیەکانیش باسیەکەن ئەڵێن بڕۆ تا 25 هەڵبژاردننی 25 ناکرێت ئەمە لەوە ئەپەڕینەوە بۆ ئەوەی هەرێمی کوردستان چی بەسەردێ بەڵام پێت وایە ئەم سیناریۆش خۆی سەر بگرێت یان هەرێمی کوردستان تەحملی ئەو ئەمایان پرسیارەکە ئەوەیە ینی ئەگەر ئاوەڕ بیتەوە بۆ ئەوەی کە بۆ ئەم انتخاباتە 4 مەرسوم دەرکرابێت بۆ واچین بۆ مەرسومی پێرجەم 4 مەرسوم دەرکرابێت و انتخابات نەکرابێ و انتخابات کاڵایەک بوو بێت ئامڕازێ ببێ بەدەست حیزبەکانەوە ینی من دووری نبینم جارێکی تیش تاجیل بێت بۆ ئیتر عێراقە و هەرێمی کوردستانە و بە دووری نبینم بەڵام چیە سوودمەند دەبێت لەوەی تۆ جارێ نییە و دوان نییە و سیان نییە
والله عیبێکی گەورەیە بۆ هەرێمی کوردستان بۆ دیموکراتیەکەی بۆ حەقی خەڵکی بۆ شەرعیت و ڕەوایەتی بۆ هەڵبژاردنێکی ئەم خولەی پەرلەمانی کوردستان 5 مەرسوم وا دەرەچین بۆ 5 مەرسوم هەر دڵیش دەستیشمە لەسەر دڵمانە بڵین وەڵا لەوانەشە لە مانگی نۆدەشە نەکرێت ئەوە مەرسومیشی بۆ دەرەکەین بەڵام هەر لەوانەیە بچێتە ساڵی داهاتوو ئەمە ئەنی دۆخێ خوڵقاوە جەوێک خوڵقاوە هەموو شتێک واردە ئەوەش واریدە نەک ئەوەش جارێکی تر پەرلەمانی کوردستان هەڵبژاردننی بۆ نەکرێت هەڵبژاردن لەم هەرێمی کوردستانە نەکرێت ێ باشەوە ئێمە 2 ساڵە بەرەو 2 ساڵە ڕۆین انتخابات نەکراوە پەرلەمانت نییە خۆ خەڵکێک پێی وایە کاک زانێ بەڕێز ئەڵەن پەرلەمان چی گۆڕیوە و بوون و نەبوونی وەک یەکە و کۆمەڵی خەڵک موچە ئەخۆنەوە وەڵای ئەم قسەی ڕاست نییە ئەگەر لە ڕوانگە یاساییە دیموکراتیە ئەسڵەکەەوە سەیریکەی پەرلەمان زەرورە بۆی لە هەرێمە هەبێ بۆ دامەزراوەکانی بۆ قەوارەکە ئەسڵەن ئێستا کۆمەڵێ گرفت هەیە خەڵک هەیەی خەڵک زیندانیان هەیەە مامۆسای زانکۆ هەیەی خەڵک هەیەی لە چین و توێژەکان لە دامەزراوەکان پێویستی بە دەرچوانی قانونە تۆ زانی هەرێمی کوردستان شەو ڕابردوو میوانێکم هەبوو یەک خەتی ئیشکردنی ماوە یەک خەت هەیە موچە پارە لە بەغداوە هات دابش بکرێ هیچ شتێکی تری هیچ شتێکی ترمانەمە چکۆ مەشروع ئەگەر وەکو سەی وەزیفە ئەرکی حکومەتیشکەی ئەوە تۆ پەرلەمانت نییە ئەوە پەرلەمان کە یەکێک لە پای ئەساسیەکانی دەرچوانی قانونە و کە چەند گرنگا بێ و ڕقابەیە لەسەر حکومەتیشی شەرعی نییە و لە دەرەوەی ڕقابەیە ئەم حکومەتە کار بەڕێکەرە ئێستا وەزیفەی ڕئیسی ئەم حکومەتە پارە لە بەغاوە بێت هەمانە و نەبێ نیمانە و بڕۆن داوا لە بەغا بکەن و لەگەڵیشە خزمەتگوزاری بۆ دابین نەکاو و لەگەڵیشە پرۆژە استراتیجی و ئەساسیەکانیشی بۆ دابین نەکا و لەگەڵیشە نەعەدالەتی جوگرافی دەرحەق بە شوێنەکانکە ینی تۆ ئەگەر ینی وەڵی ئەمە گۆڕانیش لە حکومەتە کاکزان ئەم نقطەیە مهمە ئێمە بەشێکی لەم حکومەتە یەکێتیش بەشێکە لەم حکومەتە ئەگەر بە ویژدانەوە تەقیم و هەڵسانگانیە بۆ ئەم قەیرانانشی کە ئێستا هەیە بۆ ئەو پرۆژانی کە لە زاخۆ و لە ئیدارەی سۆران و ئەو منتیقانە و هەولێر و دۆک و ڕێگەوبان و ئەوانە شەکرێ سی ئەم کاولستانی خۆشمانکەی بە داوای لە برنەوەواڵێم کە سلێمانی پایتەختی ڕۆشنبیری و پایتەختێکی گەورەی هەموو جوڵە گەورەکانی ڕابردووی شۆڕژگێڕی ئەوە بووە نەعەدالەتی نییە چۆن نەعەدالەتی نییە ئەی باشە من قسەکەم لەسەر چییە ئەو خەتێک کە جەنابە باسیەکەی وەکو وەزیفەی حکومەت ئەمن و ئاسایش خزمەتگوزاری ڕێگەوبان موچە ئەمانە کە هیچی ناکەی ئەمڕۆ بە 5 ڕۆژ هێزەمنیەکان هێز ئەمنیەکان ئێستا باسی موچەی مانگی چوارەکەین بەڵێ ئێمە وا ئەچین بۆ مانگی 6 بەڵێ کۆی موچەخۆران ئەبێ ئێستا مانگی 5 جارێ واز لە کۆی موچەخۆران بێنە موچەی هێزەکانی ئەمنی هێزە چەکدارەکان پێشمەرگە ئاسایش ئەنجومەنی ئاسایش لەم بەرداشەی ئێستا واشی لاتووە بە داوای لێ بردنەوە کاکزانە ینی ئەوەی کە بندیوار و ئەوەی کە لە زمنی هێزە ئەمنیەکانە بە ناقانونی و بە ناشەرعی و بە نەعەقڵانی بە دەرەوەی هەموو پێوەرەکان باسی سووری و ئێرانی و نازام چیەکرێ ئەسڵەکان و بە قوربانی بندیوارەکان ئەمەش واز لێ بێنە کە ئەمە فەزاحەتێکی خوڵقانوە باشە سەرەداوی چارەسەرکردنی موچە بەکوێکە کاکزانە کە تۆ باسی ئەو تاڵەخەتەیەکەی کەماڵەگەر پەرلەمانێکی ئەکتیڤ و یاسایەکی بودجەت هەبێت و ئەمانە ئەو نەعەدالەتی هەمووانە بەشێکی زۆری چارەسەر بێت ئەگەر تۆ پەرلەمانت هەبێت پەرلەمانی کوردستانە بێ خۆ لەم سەکەسا گەگریمان سەژ بێ خۆ دەکەسی باشی تیەکەوێ خەمی موچەخۆری بێ و خەمی ڕێگەوبانی بێ و خەمی گریمانەوە بەشەکەی زۆری دوای وەلای حیزبەکەوێ خۆ دە 15 کەسی معقولی تێکەوێت دڵسۆز بێ کە من پێم وایە ئەم خولەی پەرلەمان ئەگەر انتخابات کرێ بەم جۆرە بێ خەڵکی شیا و معقولە چێتە پەرلەمان چکە جۆرێک لە وعی و ئەوە دروست بووە پێویست دەکات خەڵکی معقول و شیا و شارەزا و ئەوە چێتەوەوە بۆ حیزبەکانیش ثابت بووە کە ئەبێ کارکتەرەکانیان ئەوانی کە پاڵێوراوە بن ئەگەر سەی بەشی زۆری ئەوانەکەی کە تۆڕە کۆمەڵایەتەکان و یان ناو دزەکەوانە خەڵکی معقول هەیە بەڕاستی لە هەموو حیزبەکانە باش خۆ لە ئەگەر پەرلەمانە هەبێ بیستی پەرلەمانتارە بێ بە دوای ئیشەکان ئاڕوا بەدەی ڕێگەوبان و مەشاری ئەوڕوا ئەوەش واز لێ بێنە لیژانەکان هەیە حکومەتێکی باشە بێ و زەو ئاکتیڤەکەوێتەوە وەزارەتەکان وەزیری تازەتە بێ حەزەکە ئیسپاتی خۆی کە ئەوەش واز لێ بێنە قانونی موازنەتە بێ ئەزانی چۆن سەرفێکەکە ئێمە چەندێک قانونی موازنەمانی هەر ینی بەڕاستی کاکزانە ئەوەی کە لەم هەرێمی کوردستانە گوزەرێ ئەو هەموو پارەیە کە سەرفەکرێ و تەخشان و پەخشانەکرێ ینی لە دەرەوەی هەموو کارێکی حکومڕانیە
ئێوە نزیکی 19 سال 2014 ئێمە قانونی موازنەمان نییە ئەمە ئەلفوبێی شەفافێتە لە دنیاە ئەلفوبێی شەفافێتی ئیداری و مالی و بەرەنگاربوونەوەی گەندەڵی بوونی یاسای موازنەیە ئەوە بە مۆزوعی بابەتی هێزە چەکدارەکان دەرچوانی قانونی خانەنشینی بۆیان ئەو جیاوازی کە هەیە لە بینی خانەنشینەیەکی سەربازی لەگەڵەوەی عێراقا بۆ موچەی پێشمەرگە کە نەعەدالەتی هەیە ئەمە پێویستی بە دەرچوانی یاسا هەیە ئەمە پێویستی بۆیە ئاوڕی لێ بدرێتەوە باشە ئەمە ئەو هەموو ئەوانەش واز لێ بێنە ئێستا لە بەرداشتی ململانی نێوان هەرێم و بەغا بە وەزعی موچەخۆران کاک زانەی بەڕێز چێ هەیە ئێستا پێم بڵێ مانگی داهاتوو کەی موچێت ئەم مانگی پێنجەی کە ئێستا چین بۆ شەش هەموو وەزیرەکان بە سەرۆکی حکومەتیش و بە جێگرەکەشیەوە بەوەشەوە کەی موچەیەکەی ینی تێبگەین هەر ئەڵێنەوە بەرەوە ئەوە ئینشاڵڵا حەلە بێ و هیوایەکەیە و پەرلەمانێک هەبێ یاسای بودجە هەبێ کاک چۆمان پێت وایە مەسەلەن بۆ نمونە نیو کیلۆمەتر قیرکردن بڵێ لەسەر بڕیاری ڕێزدار سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان کراوە مەسەلەن تۆ ئەمانە هەمووی کۆکەیتەوە لە یەک شەخصە ئەمە یاسایەکەی وەزارەتی تەختیت ئەینێرە وەزارەتی دارایی وابزانم من هەر لەم کەناڵە بەڕێزە عزیزە ئێوەشەوە پێشتر باسی ئەمە بەتەمان کردووە بە ئاوردانەوە بۆ تقریبان 5 ساڵ و نیوی ڕابردوو ئەم قسەیە لەوانەیە پیچێتی گۆڕانیش پێیان ناخۆش بێ بەڵام هەرە بێ بیکەین بەشی زۆری سیاسەتی ئەم کابینی حکومەتەوە بووە بە تایبەت پارتی هەچی باشی کردبێ لەسەر بڕیاری بەڕێ سەرۆکی حکومەت بوو ئاوا و ئەبوو جۆرە و فەزڵە و مەکرەمەتەکە بۆ ئەو بووە ئیشەکانی تریان ئەڵێن حکومەتێکی تەوافقە شەراکەتە بە قەراری ئەنجومەنی وەزیران بووە ئەمە من دژی پارتی قسە ناکەم جارێ ئەگەر من دژی پارتی قسەکەم هەر ڕخنەیە بۆ خودی حیزبەکەم و بۆ یەکێتیش بۆ ئەمە ڕوویاوە لەم کابینەیە ئەمە ئەگەری قانونی موازنەت هەبێ بۆی تەخسیسکرێ منەتی تیان نییە بەڕاستی منەتی کەسی تیانیوە بەڕاستی منەتی گۆڕان و پارتی و یەکێتیشی تیانێت تۆ قیرتا بۆ خەڵکەکەی واجبی سەرشانی خۆتە بی بکەیت ئەمە منەتی تیانی و حەقیش نییە نە پارتی و نەیەکێتی و نەگۆڕانیش بە مەکرەمەت بۆ خەڵکە بیبەخشنەوە ئەمە ئەرکێکەوە بێ بکرێ بەڕاستی ئەرکی سەرشانە و ئەم قسانش قسەی باوانەڵەن بە قسەی گەنجیەکە و قسەی ئەوەیە ئەسڵ ئەمە ڕاستیە بێ بکرێژنێک پێ بۆ کاک چۆمان ڕاستیەکانە بینێ ڕاستیەکانڵێ بوون منەوە بە جەنابەت بڵێم ئێستا ئێران کۆماری ئیسلامی ئێران لەو نزیکانەی خۆمانە هاوسنوورە لەگەڵ ئێمە ڕاستە لە ڕووی لەسەر سیاست خەڵکمان لێ لە سێدارەدا لە کورت خەڵکە خاتە زیندانەوە بەڵامەوە تا ئێستا هێڵی شەمەندە فەرقی تاریە ناوە لە سنە و لە مەهاباتەوە ئەڕوا بۆ تاران بە $9 و $6 و $7 تا تەهران ئەدبا تەواوی ڕێگەوبانەکانیان دووسایدە کارەبا خۆیان تەنیان بەرق ئەچێتە هەموو ماڵێکەوە خازەچێتە هەموو ماڵێکەوە ینی ئەمە بەحساب ئەوە دوژبنی ئەوەشە وەڵام مەشارعی کردووە ئەمانە هەر بۆتە عیبێ سەباس تووشەکە هەوسنوورە لەگەڵ دووهۆک و زاخۆ بارزان ئێمەمانە نەچینە دەرەوە وڵی کەسەی ڕێگەوبان ئۆتۆبانانەی لەوێ هەیە وڵی من شەرمەکەم ێستا ئاوا باسی ئەم بابەتەکەم کاڵم شەرمەکەم ئەلفوبێ حکومڕانی و ئیدارەوەیە تۆ بتانی ڕێگەوبانەکان چاپکەی بتانی ئاسانکاری بۆ تەوسیلکەی بتانی کێشەی کارەبا حەلکەی بتانی ئاو کێشەی ئاو حەلکەی ئێمە دوای 30 ساڵ ئێسش باسی خۆمە گیانمان بە مۆلیدەی ئەهلیە کارەبامان بۆ دابی نەکات خۆمە گیانمان ینی قسەکە وای لێ هاتووە بۆ مۆزوعی ڕێگەوبانەوە ینی بەشێکی وەزارەتەکەش لای ئێمەیە ینی ڕخنەش لەوانەیە لە ئێمە بژیرێت کە ئەگەر تەقیمی هەڵسەنگانە بۆ ئەم وەزارەتە بکەی بە ئاوردانەوە بۆ کابینەکانی ڕابردوو ئیشی باشی کردو بەڵام لە نەتیجەیە تۆ چەند ساڵەکە ئەم چەند کابینەیە لەم هەرێمە هەیە چەند ساڵە ئیدارە هەیە تۆ نەتوانیوە بە 30 ساڵ ڕێگەوبان چاپکەی بە 30 ساڵ کارەبا چاپکەی بە 30 ساڵ ئاو چاپکەی ئەتەوێت کەی چاکیکەی ئەم فرسەتە چەندی تر فرسەتێ پێ بدرێ کاک زانە بۆ چارەسەکردنی کێشەکانی ڕێگەوبان و خزمەتگوزاری و ئاو و کارەبا ینی مەوزوعەکەوەیە ئێستا من و تۆ قسەکەین و خەڵکە ژۆمان لێگرێ ینی خۆ بەشێ لەم بەڕێزانە کاک زانە بەردەوام لە دەرەوەن هەنی ئەوروپا بینن و ئەوەکەن و ئەوەکەن ئەوە ئێران و من مەبەسم چییە؟ باسی مۆزەمبی خوشتمان بۆ نەکەن نمونی ئەوێن هەموو بێنەوە بڵێن کارەبای هەرێم لە زۆر شوێنی تر باشترە باشە بۆ نمونە باشەکانمان بۆ نایەنن بۆ ڕێگە باشەکان بۆ ئەوە ناکەن بەڵام ینی ئیشکالەکە لەوە ئێمە ئەم حکومڕانی کە هەیە وا تێگەشتین کاک زانە بۆ دابشکردنی کێکۆیە ئەگەر تا نەگەینە ئەو قەناعەتەی حکومڕانی بۆ خزمەتکردن ئەگەر نەگۆڕێت چتونی لێکی تاریک بێنی چاوەڕێکە ڕەنگە خۆ من ناڵێم مەسەلەن خوا نەخواستە
ئێمە تجاهی بە قسەکانمان یا پرسیارەکانی من یا وەڵامەکانی جەنابەت ئاراستی یەک حزبی سیاسی وەڵام ئەگەر ئەو ئەقلیەتە نەڕوا ئەو نێتەوە ئینسیجامێک بە تەواوەتی لەگە خەڵک و مەشارع و یاسا و ئەوانە نەکەسەوە تا هەموو شتێکمان بۆتە ژێر پرسیارەوە چی چاوەڕێم خوێن و خەباتی خەڵکەکە ئەم قسانێکیکەین دانە نیشتنی سەنگەر لە حیزب گرین کە پارتی و ئۆکەین جارێ ئێمە بەر لەوە من لە حیزبەکەی خۆم ڕەخنەگرم لە یەکێتی ڕەخنەگیری قسەکەین مەوزوعەکە گەورەترە لە حیزب ئەمە باسی گەڕانەوەی ئینتیمایە باسی گەڕانەوەی شکۆی دامەزراوەکانە باسی گەڕانەوەیەیە کە حکوومەتێکت بتوانێت خزمە گوزارەکانی وەک پێویست تا بەشکە باسی ئەوەیە نەعادالەتی لە بینی شوێنەکانە نەکرێ باسی ئەوەیە پارەت لە بەردەسابوو بەکاری مێنە بۆ خزمەتی حزبی و مەساڵحی حزبی و تەلەڤزیۆنی پێ بکەیتەوە و بی وەلایی من ڕکابەرەکانە پێ بکڕیت و هێزی تایبەتی پێدا بمەزرێنیت و ئەمە تا سەر بڕ ناکە کاکزانە بۆیە وێنەکە ئەوەیە کە ئەگەر ئیدامەدانی ئەم دۆخە 30 ساڵەوە ڕۆشتووە زەرمان لێ کردووە کاکزانە بەڕاستی زەرمان لێ کردو ئیدامەدانیش بەم زۆخە ئیدامەدانە بە زیان گەیاندن بە چەقبەستوی قەیرانەکان بە چەقبەستوی سیاسی بە بێمتمانەیی بە نەمانی ئەوە و بەڕاستیش کاکزانە ئەم نقطەیە زۆر مهمە بەڕاستی ئەم هەموو ڕەخنانشکەی گرین ئەم هەموو قسانش کە لەسەر حکوومەتی خۆمان و قوارش ئەیکەین و ئەوە شەکەین ئێمە دەسەڵاتی خۆمان وەکو حکوومەت و قوارەکەەوە مڵکی خەڵکە خۆشەوێ ئێمە دوژمنی نین کاکزانە دڵنیام ئێوەی بەڕێزەوە ئەو خەڵکەش دوژمنی ئەوە نییەوە و ئەشمانەوێ نمونەیەکی جوانتر بێ خۆ ئەشزانین خەڵکێکەکە ئێسێڵن ئێوە ئەم قسانەکەن زۆر حەستان لە عێراقچێتی و باسی عێراق و عێراقچێتیەکەن تا ئەو کاتی ئەم هەرێمە سەر بە سیستەمێکی فیدراڵی و هەرێمێکی فیدراڵ بەسەر بە عێراق مەجبوری تەعامل لەگەڵ عێراقاکەی ئەگەر ئەوان عێراق بە دەوڵەتی دراوسێ ئێزان و بەوەزان سیستەممان لێکا و ئەم قسانە هەمووی بەسەر نەچوو کۆمەڵە حرەکەیە بێگومان هەر کەس باوەڕی پێی نییە دەوەر نەدەرەوە لەو شوێنانە دە پۆستەکانیان بنەوە دا مووقیف بنوێن ئەوانەش واز لێ بێنە سەرباری ئەوەش کاکزانە ئێوە ئێستا لە بەخاو لەو شوێنانەیە بەڕاستی ئەزانی گەندەڵی هەیە ئەزانی ڕەشوە هەیە ئەزانی بەرتیل هەیە ئەزانی ئەوە هەیە بەڵام کۆمەڵی مقاومات و ئەو هەیە موچە لە کاتی خۆیان دەرێت تعتی بڵێن دعمی مەوزوعی بنزین نەکرێ نەوتەکرێ یعنی لە کۆمەڵی مەجالاتە بە قەرزە درێ بە موچە خۆران ئەنی کۆمەڵی ئاسانکاریان کردو لە وێنە عامەکەیە هەر ئەمە شەوای کردووە خەڵک لێرەوە ئەڵێ ئەو ئاسانکاریانە بۆ من زەرورە موچە بۆ من زەرورە وەرگرتنی سولفە بۆ من زەرورە بڕۆ لە دوکاندارەکان پرسە ئەگەر عەرەبەکان نێن پارە سەرفکەن کە موچە دواکەوێ بازاڕەوە یعنی بەشێکی ڕاگرتنی ئەم جوڵەی بازاڕی کە لەم هەرێما و لەم سلێمانی ئەم زۆنا هەیە بەشێکی زۆری واز لە موچە بێنە ئابە وەزعدرێ ئەو گەشتیارانە و خەڵکەیەکە لە جنوب بۆ ئەو منتیقانەوە دێ من مەبەستەکەم چی بوو من مەبەستمەوەیە کە ئێمە ئەمە هەرێم و ئیدارە و حکوومەتی کە هەمانەی خۆمانە و خۆشمانەوێ و ئەمانەوێت چاکیکەین ئەم ڕخنە و قسانش بۆیە نمونونەکە جوانتر بێ خەڵک متمانەی پێ هەبێ خەڵک واسەیدی کە ئەم حکوومەتە حکوومەتی خۆیەتی حکوومەتی حزب نییە و ئەجدانین ئەو هەڵۆپەڵانی کە لە جنوبە هەیە و کەم تەرخەمیانە ئەو وەزعی کە هەیە هەموویە بینین هەر ینی خۆمان ئیخفال ناکەین پێمان وابێ بە هەشتێک لەوێ هەیە بەهار بێنینە ئەژنۆ و لێرەش جەهانمێکی تا سەر ئێسقانە نە واقعەکە باسەکەین ئێرە خەلەل و کەم و کوڕی زۆرە ئەوێش هەیەی بەڵام لە وێنە عامەکەی ئەوان کۆمەڵێ ئاسانکاری ژیانیان فراهەم کردووە ئەمە وای کردووە خەڵک ئەوێ زۆر ئەبینێ کاڵێ موچەخۆرێک بە ئاسانی 30 ڕۆژارێ موچەی پێدرێ بنزینەکەی بە 450 دینارە نەوتەکە ئاوایە من دوێنێ کاک چۆمان مەسەلە من نەرەوە پرسیارە لە جەنابیشتەکەم ئێستا بوو جەدەلێکی گەورەیە کێشەیەکی گەورەیە لە مەسەلەی هەژماری من و تەڵچینەکە بۆ نمونە حکوومەتی هەرێمی کوردستان لانیکەم بیسی موچەی بە پاشەکەوت و بە لێبڕین و بە چارێگە موچە مەسەلە لە فەرمانبەران بڕی و زیاتر لەوەش 50 موچەوە هەند موچەی نەدراوەیە لەپڕ ساڵ لە خۆیەوە ساڵ 12 مانگە بۆ بە 9 مانگ باشە گەر بێت و ئەمانە بە ڕقەمێکی وەکو ڕقم بخرێتە سەر کارتەکەت بۆ نمونەکە کاکچۆمان فەرمانبەری وەزارەتێکە بۆ نمونە 30 ملیۆن دینارێک بخرێتە سەر حساب بانقیەکەت بڵێ کاکەجان ئەوە خەمی ئەوەت نەبێ پارەی زەریبێ غەرامەیە ئاو کارەبای ئەمانێت لەو پارێت لێتە جێڕینەوە معاشەکەش بۆ خێنە سەر باوەڕ ناکەم و خەڵک ڕووی لە هەژماری من یەقینی هەبێ ئەگەر بە ئەو مقاسەیان کردایە ینی حسابێکی بانقی کرایەتەوە ئەو پارانی کە لە نەدراوە ئەوەی کە پاشەکەوت کراوە ئەوەی کە بە لێبڕین دراوە ینی هزار ناویان لێداهێناوە لێبڕین و پاشەکەوت و ینی ئەو ناوانی کە ناوە ئەنتیکانی کە لە ئەم کابینی حکوومەتە داهێناوە ئەگەر ئەو هەنگاوە بنرایە وی تایەوە ئێوە هەموو قەرزەکانتان لە ئەستۆ ئێمایە تەسەور کە من دیفاعی حزبیش ناکەم
بەڕێز وەزیری دارایی بوو بە فەرمانێکی خۆی ئەوانەی ڕابردوو کرد بە قەرز ئەگەر ئەوەی نەکردایە لەوانەیە دوور نەبوو لە ڕووی قانیۆ بیان وتایە وڵا کاکە خۆ ئەو ڕۆی ینی وەک بەفرەکەی پاڕۆی بەڵام بارحاڵ ئەگەر ئەو هەنگاوە بندرایە بیوتایە ئەوە ئەو قەرزەکانیەوە ئەو نەیە ئەو فەرمونون ئێمە ئەو پارەی ئەو پارەی کارەبا ئەوە ئەوان ئەوەشیان نەکردووە ئەو خراپتر لەوە ئەڵێن ئەوە لێ خۆشبوون تاەکەی زوو پارەی کارەبامان بەنێ زوو پارەی هەر کۆیەکەنەوە هەر کۆیەکەن بۆی لەبری ئەوەی ئەو مقاسەیە بکرێت لەبری ئەوەی کە لە ڕابردووە هەوڵەکە بوو لە پەرلەمانی کوردستان بەر لەوەی تەمەنی یاساکەی تەواو بێ حکومت ڕێگر بووەوە چێ ڕێگر بە خۆ من نەبووم خۆجەنابە نەبووی حکومت ڕێگر بۆی ناچۆ ژێرباریەوەی ئەو مقاسەیە بکە ئەو لێبڕینەی لە بینی موچە پاشەکەوتکرا و ئەوەی کە قەرزە لای حکومت بۆ قەرزانەی کە فەرمانبەر هەیەی بۆ بۆ کارەبا بۆ خەدەماتەکانی تر ئەمەد نەکردووە قەینا گرفته هەبوو بەسەر هەر حسابەکەت بۆ کردایەتەوە لە قۆناغی ترە ینی هەنگاوت بۆ بنایە باشە تۆ ئەمانەش نەکردو ئێستا ئەم ئەژماری منە کاکزانە زۆر وتراوە ینی ئەم من دەجارم قسەم کردو ئەم دەستگرتنی ئەم کابینێ حکومەتەوە ئەم حکومەتە بەم ئەژماری منەوە چییە ئەمە پەیوەندی بە ئەمنی قومیەوە هەیە پەیوەندی بە قواری هەرێمەوە هەیە پەیوەندی بە چیەوە هەیە ئەمانەوە تێبگەین قەراری محکەمەی اتحادیە تەوتین ڕوونکردنەوەکە ئەڵێ تەوتین وەزارەتی دارایی ئەڵێ تەوتین سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەڵێ تەوتین بانکی ڕەفید و ڕاشدین ئەڵێ تەوتین TBI ئەڵێ تەوتین ئەمان هەر وەکو وابێ هیچ نەبوو بێ کتابێکە نێرن بۆ بانکی TBI ئەڵێ ئەم 600 کەسە ئەم 500 کەسە لە ئەژماری من حسابیان بۆکەنەوە ئەمە نامێنێت چی ینی هەر ئەمانەوە بکەین هەر ئەمانەش هەموو کاریگەری لەسەر ئینتیمای خەڵکە بێ لەسەر بێزاری ئەمە واکات ئەگەر ئێوە خەمی موچەخۆرتانە 30 ڕۆژارە پێ بدرێت کە لای من ئەوە ئەو لەوێتە لای من ئەوە ئەو لەوێتە 30 ڕۆژارە مەعاشی پێ بدرێ ئەم گرفتانە تۆ بەهانە لە بەردەستی عێراق مەهێڵە خۆ ئەزانین کاکزانە وڵای ئەم قسەیە لەوانێ بڵێن ئەمە لە حکومەتان و دیفاع لە پارتیەوەکە نەخێر بە هیچ جۆرێ باشێک لەو بەهانانەی کە عێراقی گرێ بەهانەن لەم پەر دروستەکەن ئێمە پاسەکەمانداوە ئەدەم خۆش ئەمە حقیقەتەکەیە ئەینا ئێستا بەپێی قەراری محکەمەی اتحادی ئەڵێ ئەبێ 30 ڕۆژارێ جیاوازی نەکرێت لە بینی موچەخۆرێکی ئێرە و بەغایە باسی تەوتین و ئەڵێ چی ئەڵێ دەست کرێ بە تەوتین تا ئەو کاتە ئەبێ مەعاش بدرێت لەسەر بنەمای لیستێک ئەوەی لیستی فەرمانبەران ئەمان لیستی شەنێرن باشە جیاوازی ئەم لیستی دەنگانی بڵین هێزە چەکدارەکانی ئەم مانگە و ڕابردوو چی بووە بۆ مانگی ڕابردوو ناردوتە ئێستا ناینێری ئەم گەڕوو بەهانەیە چیکی ینی مانگی ڕابردووتان بە کۆدە ئێساڵێ بۆش قبول ناکەین ئەم قسەیە مەبەسم چی ینی بەشێک لە بەهانەکان هەیە لە ڕابردووە بەهین بۆیان ناردوون بە PDF وشت بە هینی کۆمپیوتەری ئەم مانگە وتیان وەڵابێ بۆمان پرێنتکەن سەلوانێ مانگی داهاتوای لێبێ وڵا بڵێ پرێنتەکەتان بە ڕەنگی سوور نییە بۆمانکەن بەڕەش ینی خۆ بەشێک لەوان بەهانە ئەگرن بەڵام گرفتەکە خۆمانین کاکزانە معقولە قەرارەکەی محکەمەی اتحادی ئەسڵەن بەر لە قەرارەکەی محکەمەی اتحادی بڕۆرەوە بۆ ساتی دەرچواننی یاسای موازنە ئیلزامیە لەسەر ئێمە داهاتی ناوخۆ داهاتی گومرگەکان بەیمە بەخە لە سا 50 چەندێکە نازانمەوە چای سەحل نەبووە لە بینی بەپێی قانونی ئیداری مالی حکوومەتی هەرێمی کوردستان حسابێکی کردوتە دینارێکی تیانە بۆ ئەمە جێبەجێ ناکەی بۆ داهاتی بۆ ئەرکەکەی خۆت جێبەجێ ناکەی بەهانەی بەخا ببڕی ئەم لە مەوزوعی تەوتینە بێ منەتی خۆت پیشان بە بڵێن بەسەر چاو ئێمە پێشەوە گرنگەوەی موچەخۆر 30 ڕۆژارێ موچی پێ بدرێ تەوتینەکە بکە ئیتر دوایی ئەدرێ بە بانقی ئەهلی و ئەدرێ بەوە ئەمە گرفت نابێ وەرە پێشەوە بۆ چارەسەکردنی گرێ بەستەنەوتیەکان ئەمانە ناکەیت هەر یاری بە کاتەکەیت و هەر ئەتەوێت میلەتەکە ژەر بێزارەکەی تەبعانە موچەخۆر بێزارە بێ دۆخی حیاتیان خراپە بێ ئەبێت تێبگەین لەوەی ئەم چارەنووسی یەکلاکردنەوەی ئەم پرسانە لەسەر جەستەی شەکەتی فەرمانبەرانە لەسەر حیاتی کولەمەرجی فەرمانبەرانە خۆ بەداخی شەوەکە زانای بەڕێز مۆزوعی موچەی موچەخۆران و خانەنشینان وەڵی بووە بە کاڵایەک هەمووی بۆ خۆی ڕایکێشێ ئەم بۆ حملە ئینتیخابی ئەو بۆ مزایەدا ئەو بۆ قومیمان مەسەلەن ئێستا وەرە بۆ نمونە تۆ بڕۆ سپێنێ بڵێ چی بڵێ مەشروعتان بۆکەم وەڵی بۆ نمونە ئینسان پێی عیبە بڵێ وڵای کاکە ئەم زادەیە قیرەکەین و ئەکەین واکەین لەبەرەوەی قیر و ئاو کارەبامان مافی سەرەتایی وەڵی موسە مافی سەرەتاییە وەڵی بۆ ئێستا مە شەڕی ئەومان بکردا وتبمان کە ئێمە لەسەر ژینگا کوری ئێمە لەسەر ئینتیما کوری ئێمە لەسەر قومی بوون ئەمانە شەڕەکەین کاکزانێ بەڕێزێمە دەستەی نەزا هەماوە لە هەرێمی کوردستان وەک پێی ئیشەکەن بۆ خۆیان دڵسۆزن بەڵام پەرلەمان کە قووەتیان نەداتێ لەکوێوە مەسەلەن ئەمە کۆمیسیۆنە ئەمە هەموو شتێکمان ڕۆیشتێتەوە وڵی پێمانی کوردێکی دڵسۆز پێی خۆش بێ بەڵام جۆرێ ئەمە دۆخێکە دروستیان کرد من ئەزانم ئێستا ئەو لەوێتەکە بووە بە موچە
ئەولەوێتی فەرمانبەر ئەولەوێتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە بە داوای لێبوردنیشمەوە ڕووی ئەوانە ڕژبێکەوەیان کردووە لەوەی کە ئەولەوێتی ئەم هەموو خەڵکە لە مەوزوعی مادی سەوچلەوە لە مەوزوعی پێشمەرگەوە لە مەوزوعی مەجلیسی ئیتحادیەوە لە مەوزوعی داگیرکاری ئەو زەویانی کە لە پەلکانە و ئەو شوێنانە ئەگیرێ لە مەوزوعی ناوخۆیی کە ئێستا وا هەچی زەوی ئەم شارێ تەخشان و پەخشان نەکرێ لە مەوزوعی ئەو پێشێلکارانی بە دامەزراوەکان نەکرێت لە مەوزوعی یاخستنەوەی هێزی پێشمەرگە لە مەوزوعی وەدەرنانی دەستی حزب هەموو ئەوانەمان واز لێ هێناوە هاتوین بۆچی لە مەوزوعی ئەوەی کە پرۆژە استراتیجیەکان بەنداو لە ڕێگەوبان ئەوانە هەموو ئەوانەمان واز لێ هێناوە هاتوین بچووک داواکاریەکان بچوو کراوەتەوە لە مەوزوعی موچەشە ئەوەش حەل ناکرێ گرفتی بۆ دروستەکرێ دەسی بەکاتەکرێ دەرئەنجامەکەی ڕوونە کاکزانێ بەڕێز ئەمە عاقبەتی باش نابێ بەڕاستی وە سەرباری دروستکردنی بێهیوایی بێمتمانەی بەرامبەر بە هەموو کاستە سیاسیەکان بۆ هەموو حیزبەکانیشەوە ئێمە واکات خەڵکیش تۆ باسی لەم تەوقیتە زهنی خەڵک باسی هەڵبژاردننی بۆ بکەیت و باسی چاکسازی بۆ بکەیت و باسی هەرێمی کوردستانی بۆ بکەیت و باسی دامەزراوی بۆ بکەیت کڕیاری نییە ئەڵێ باسی چیم بۆ بکەی من گیرفانم بەتاڵە 10 ساڵە من بە کولەمەرجی ئەژیم ینی کاکزانێ بەڕێز لەوانەیە قسەمان زۆر کردی بێ ببوورە لە 2014ەوە تاکو دوو ئەوە 24 10 ساڵە ئێوان تێناگەن ئەم خەڵکە 10 ساڵە قوربانیەیە ئەنی ئەمە ینی خەڵکێک وجدانی زیندوو بێ نازانێ فەرمانبەر کاکەەوە من فەرمانبەرنیم خوشەکەم و کە سوکارم و ئامۆزام ئایدەم خۆش ئەمە نابێت تەقدیر بۆ ئەمە بکرێ نابێت پێزانین هەبێ نابێ ئەبێ بڵین هێزەکانی ئاسایشی ناوخۆ و هێزەکانی پێشمەرگە و فەرمانبەرانی هەرێمی کوردستان و خانە نشینان کاکزانەی بەڕێز وەڵڵاهی ئەو دۆخەی کە بەسەر خانە نشینانی هەرێمە هاتووە مای شەرمی و گریانێکی گەورەیە مای ئەوەی ئینسان بگری ینی دۆشدا بمێنێ قەراری محکەمەی ئیتیحادیە ئەڵێ قانونەکەی بەغا جێبەجێکەن حکوومەت یارم جێبەجێ ناکە کە ئەبوو حکوومەت یارم بەر لە قەرارەکە جێبەجێکە ئەوەش واز لێ بێنە قەرار هەیە جێبەجێ ناکەی ئێستا لە قەرارە تازەکەی محکەمەی ئیتیحادیە ئەڵێ بێ هاوتایی هەبێ لە بینی موچەخۆران و خاننشینانە ئەیدە بۆ شەڕ بۆ ئەو ناکەی بۆ شەڕ بۆ ئەو ناکەی هاوتایی هەبێ لە بینی موچەی خانەنشینان و خاننشینێکی بەخاو هەرێمی کوردستانە تۆ ئەزانی لە ئیسا تقریبا بەهۆی بەخاوە وا خەریکە بەداوای لە بردنەوە حرمەت و ڕێزەگەڕێنەوە بۆ خانەنشینان پێش هەمویان معاشیان پێر کە لە ڕابردووە موهەمەشترین توێش خاننشینان و لە کۆتایە پیانیان ئەم تێڕوانینە بۆ خاننشینان بێ عکس بێتەوە لە بەغا حرمەتیان نەگیرێ کەمترین معاش بە پێی قانونەکە 550,000 حرمەت ینی زەمانەتیان هەیە ئێتۆ ئەمانەش ناکەی ئەتەوێت دڵسۆزم بۆ ئەتەوێت لەگەڵ تا بنجای مەوزوعەکەوەیە زۆر چین و توێژە ئێستش ئەوە چەندێکە پێهێزەکانی پێشمەرگە ئەوانە ئەم بەڕێزانە بەردەوام لە ئۆپراسیۆنەکانان بەردەوام حیاتی خۆیان لە مەترسیە ئەوەکەن تۆ معاشیشان نایەتی و هەر بە زۆری شەبێک خزمەتیشکەن ئەوکەن بەسەر چاو واجبی قانونیانە بەڵام واجبی قانونی تۆشە معاشیان لە کاتی خۆیان پێبێت زۆر سپاس بۆ بەڕێز چۆمان محەممەد لە پسراوی ژوریا سایب سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ دەرفەتە مینەرانی خۆشەویستکۆی و بەرنامانی لە پانۆراما لەسەر ئەو مێزە ئەکرێت لە پێناو بەرژەوەندی باڵای نیشتیمانە هەموو خەمانەی باسەکرێت بۆ ئەوەیە کە ئێمە هەرەیڵێنەوە تاکو بەرەو چارەسەرێگەڕوە دۆخ هەرێمی کوردستان قۆناغ هەرێمی کوردستان لە دۆخێکایە کە ئەبێت بڕواتە قۆناغێک کە ئیدی هاوڵاتی و خاک و خەڵک سنتەر بێ نەوەکو هیچ حزبولانی لەگەڵ هاوکارەماندونە ناسەکان پانۆرامامان پێشکەشکردن ئێوە شەمولاکتان ئەمانەتیهی خوای گەورە بن خواتان